دەپرسین پەسەندنەکردن یاخود دواکەوتنی پەسەندکردنی بودجە چ کاریگەریەکی لەسەر ئابووری هەرێمی کوردستان دەبێت و هاوکات لە ئێستادا کە بەشێک لەلایەنە عێراقیەکان و بە تایبەتتریش چارچەوەی هەماهەنگی کە لەسەر پرۆژە یاسای بودجە ناڕازین و دەیانەوێت گۆڕانکاری بکرێت و بڕوا بڕیارە ئەمڕۆ لیژنەی دارایی محەممەد شیع سوودانی بۆ پرسی بودجە قسە و گفتوگۆ بکەن و بڕیارە چەند گۆڕانکاریەک بکرێت ئەمانە بە شێوەیەکی گشتی تا چەندە کاریگەری لەسەر دواکەوتنی پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە دەبێت و هاوکاتیش کاریگەری لەسەر ئابووری هەرێمچی دەبێت. تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز شیروان میرزا ئەندامی خولی پێشووی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبێت. کاک شیروان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. دیارە وا بڕیار بوو کە ئەمڕۆ دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تێیدا خوێندنەوە بۆ پرۆژە یاسای بودجە بکرێت، بەڵام بابەتەکە دواخراوە ئەویش بۆ کاری ئەو ناکۆکیانەی لەسەر با بڵێن پەسەندکردنی بودجەدا هەیە کە بەم شێوەی لە ئێستادا لە پەرلەمانە. بە بڕۆی بەڕێستانەمە چ کاریگەریەک لەسەر ئابووری هەرێم بەجێ دەهێڵێت؟ سڵاتان لێبێ ئەم کاتتان باش و بەیانی بنێرانی کوردات باش. سپاس. دیارە پرۆژە یاساکە ماوەیەکی زۆر تێپەڕی تا هاتە پەرلەمان، یعنی ئێستا ئێمە لە مانگی چوارداین، ماوەی دەبوو ئێستا با بڵێن لەم هەفتەیە قەرار وا بوو خوێندنەوەی دووەم بۆ بکرێ، بەڵام ئەوە تا خوێندنەوەی دووەمیش دواخراوە. تەمان هۆکارەکەی چەند تێبینیەکە لەسەر پرۆژە یاساکە. تێبینی یەکەم بۆ خۆی سەرۆکی پەرلەمان وەکو نوێنەری سوننەکان یا ما بڵین بەشێک لە سوننەکان، بەشی هەرە زۆری سوننەکان تێبینیان لەسەری هەیە و نایانەوێ یەک لە تێبینەکانەوەی کە نایانەوێ بودجەکە بۆ ماوەی 3 ساڵ بێت، یانەوێ ساڵ بۆ ساڵ بێت و تێبینیان لەسەر ئەو پشکە هەیە کە بۆ ناوچە ئازادکراوەکان یا ماڵی ناوچە سوننیەکان دانراوە. شیعە چوارچێ هەماهەنگی خۆی تێبینی لەسەری هەیە، بۆیە بە دڵنیاییەوە گرفتێک لە ناو موازنەکەدا دروست بووە کە تەمەنا دەکەین بە زووترین کات چارەسەر بێ، بە تایبەتی ئەگەر سەرۆکوەزیران لەگەڵ لیژنەی دارایی کۆ بێتەوە سەلاحیەت داتە لیژنەی دارایی ئەوەی کە پێویستە لیژنەی دارایی خۆی دەستکاری بکە، ئەگەر نا پێویست دەکات بژێرنەوە بۆ حکوومەت بەڕاستی. بەڵام کاریگەریەکانی تەوان لەسەر حکوومەتی عێراقیش و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیش هەتا ڕۆژێک دوا بکەوێ کاریگەریەکانی زیاتر دەبێت، چونکە لە حکوومەتی عێراقی هیچ پرۆژە یاسایەکی نوێ، هیچ دامەزراندنێکی نوێ، هیچ پرۆژەیەکی نوێ نییە، تەنها ئەوەیە کاروباری ڕۆژانەی حکوومەت و بەڕێدەکەی موچە هەیە. لە هەرێمی کوردستان ئەگەر پرۆژە یاساکە یان باڵین یاسای موازنە بە زووترین کات جێبەجێ نەکرێت لەوە چ کاریگەریەکانی خراپتر بێ یان زیاتر ببێت. بەو پێی کە زیاتر لە 20 ڕۆژە فرۆشتنی نەوتی هەرێم یان باڵین هەناردەکردنی نەوتی هەرێم ڕاگیراوە و لە داهاتوودا بۆ دابینکردنی شایستەدارایەکان و موچەی فەرمانبەران و کاروباری حکوومەتی هەرێم چاوی لەوەیە کە ئەو بڕەپارەی کە لە نەوتەوە دەستی دەکەوت لە بەغداوە بۆی بێ. ئایا بەغدا بەبێ دەرچوونی یاسای موازنە یاسای بودجە دەتوانێت پارە بۆ هەرێم بنێرێت؟ ئەمە لە ڕاستیدا قورسە. بۆیە من پێم وایە بۆ هەرێمی کوردستان کاریگەریەکەی زۆر زیاتر دەبێت هەتا ڕۆژێک دوا بکەوێت خراپ. باشە کاک شیروان، وا بڕیارە ئەمڕۆ محەممەد شیع سوودانی و هاوکات لیژنەی دارایی لەسەر پرسی بودجە کۆ ببنەوە، ئەو گۆڕانکاریانی کە بەشێک لەلایەنە سیاسیەکان ناڕزایان لەسەر هەیە گۆڕانکاری تێدا بکرێت، یعنی با بڵێن دەستکاری بکرێت. ئەمە دەکرێت بڵێت هەنگاوێک دەبێت بۆ تێپەڕاندن یاخود دەستکاریکردنیش لە پرۆژە یاسای بودجە کاریگەریەکەی بە شێوەیەکی نەرێنی دەبێت لەسەر هەرێم؟ یعنی ئەوەی کە بودجەش دواکەوت یا ما بڵێن پرۆژە یاساکە لە حکوومەت دواکەوت هەر ئەوە بوو کە کەمترین خلاف جیاوازی لەسەر بێندا بێتە پەرلەمان ڕاستیدا. ئەو هەنگاوی ئەمڕۆ کە بەڕێز محەممەد شیع سوودانی وەکو سەرۆکوەزیران لەگەڵ لیژنەی دارایی کۆ دەبێتەوە و ئەوەی کە داواکاری لایەنە سیاسیەکان و پێکاتە جیاوازەکانە بیانەوێ بە زووترین کات جێگەی بکەنەوە دەستکاری بکەن، ئەمە هەنگاوێکی باشە بە ئاراستەی خێراکردنی پەسەندکردنی پرۆژە یاساکە. تەوان ئەگەر داواکاری سوننەکان بەشێکی لە بەرچاو بژیرێ و داواکاری شیعە لە بەرچاو بژیرێ بۆ کورد من پێم وایە ئەو دووسێ مادەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە دەبێت شتێک دەستکاری بکرێت، چونکە کاتی خۆی پێش ئەوەی کە بڕیاری دادگای پاریس دەربچێ پرۆژە یاساکە بە شێوەیەک داڕێژرا بوو کە هەرێم خۆی نەوتەکە دەفرۆشێ. تەنها 2 راپۆرت ماگانە دەدرێتە وەزارەتی دارایی عێراق و وەزارەتی نەوتی عێراق.
راپۆرتێک لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە لەسەر بڕی هەناردەکردنی نەوت دەدرێ بە عێراق بۆ وەزارەتی نەوت. راپۆرتێکیش لەلایەن وەزارەتی داراییەوە دەدرێتە وەزارەتی دارایی عێراق و دیوانی چاودێری دارایی عێراقیش متابعی دەکا و چاودێر دەبێ بەسەریەوە. ئێستا فرۆشتنی نەوتی هەرێم لای هەرێم نەماوە، پێی بڕیاری دادگای پاریس و پێی ئیتفاقی کە کراوە فرۆشتنی نەوتی هەرێم لە دەسەڵاتی سۆمۆدایە. یعنی ئەمن پێم وایە ئەو بڕگەی کە پەیوەندی بە کوردیشەوە هەیە بە دڵنیاییەوە دەبێت دەستکاری بکرێ. تەسەوڕ ناکەم دەستکاریکردنەکەی لە زەرەری کورد بێت، تەسەوڕ دەکەم هەر بەو ئاراستەیە بڕوا کە هەم وەڵامدانەوەی بڕیاری دادگا بێ هەم وەڵام جێکردنەوەی ئەو ئیتفاقی کۆتایی بێ کە کراوە. باشە کاک شیروان لەگەڵ با بڵێن گۆڕانکاری لە هەندێک بڕگەی پرۆژه یاسای بودجە کە دەکرێت دەستکاری تێدا بکرێت لە نێوانیانە پرسی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە. ئەگەر بێت وەم پرۆژه یاسایە شتێ بپەڕێندرێت وەکو ئاگادارین کە تا ئەم دقەیە لایەنە پەیوەندیدارەکان یاخود تورکیا و عێراق و هەرێم لەسەر هەندێک خاڵی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ململانێ هەیە و پێویستە جارێکی دیکە پرۆژه یاسا هەبێ بۆ ئەمە. ئەگەر بێت و پرۆژه یاساش پەسەند بکرێت ئی بودجە ئەگەر هەناردەکردنی نەوتی هەرێم دەست پێ نەکاتەوە و لە ڕێگەی ئەو پارەیەوە موچەی موچە خۆران دابین نەکات چارەنووسی ئابووری هەرێم بەکوێ دەکات چۆن ئەم کلێنە پڕ دەکرێتەوە؟ ئەمە پرسیارێکی جددیە. یعنی ئایا ئەگەر تورکیا ڕێگە نەدا چیتر ئەم نەوتە هەناردە بکرێت یان تورکیا ئەمە وەکو کارتی فشار بەکاربێنن لانی کەم تا دوای انتخاباتەکانی تورکیا ئایا بەغدا بەبێ هەناردەکردنی نەوتی هەرێم ئەو بڕەپارەیە کە هەرێم پێویستێتی بۆ موچە و بۆ کاروباری خۆی و لە نەوت دەستی دەکەوت بەغدا بۆی دەنێرێ بەبێ هەناردەکردنەوەت. ئەمە پرسیارێکی جەوهریە کە پێم وایە دەبێت لە دەستکاریکردنی موازنەکەدا یان لە ئیتفاقەکەدا هەم قسەی لێ نەکراوە هەم جێگەی نەکراوەتەوە دەبێت بیری لێ بکرێتەوە بیر لە چارەسەر بکرێتەوە لە ڕاستیدا. یعنی ئەوەی کە ئێستا ئێمە دەزانین هەناردەکردنی نەوتی هەرێم تەوان گرفتی بۆ دروست بووە کە گرفتی بۆ دروست بووە ئەوەی کە با بڵێن ناڕازیە تورکیا دەیەوێ ئەمە ڕاگرێ وەکو فشار لەسەر عێراق بەکاری بێنێ بۆ بەمەبەستی ئەوەی کە عێراق دەست هەڵگرێ لەو بڕەپارەیە کە وەکو قەرەبوو داوای کردووە. ینی بۆچوونەکان بەم شێوەیە کە لانی کەم حکوومەتی تورکیا حکوومەتی ئێستای ئەردۆغان لە تورکیا تا دوای انتخاباتەکان ناچێتە ژێر ئەو بارە. یعنی ئەم بڕەپارەیە لەسەر خۆی ناکاتەوە لانی کەم مماتەڵەی پێدەکات دەیهێنە و دەیبات تا دوای انتخاباتەکان. بۆیە ئەگەر نەوتی هەرێم هەناردە نەکرێتەوە واتە هەرێم هیچ بڕەپارەیەک لە لای سۆمۆ هیچ نەوتێک نەفرۆشە بۆی بڕەپارەیەکی دەستکەوت بخەنە ئەو حسابە تایبەتی کە ئیتفاقی لەسەرکراوە و حسابەکە هیچی تێدا نەبێت. ئەی هەرێم بۆ کاروباری ڕۆژانی خۆی و بۆ موچەی فەرمانبەران لە مانگی داهاتوودا یان لە دومانگی داهاتوودا چی بکە ئەگەر ئەم گرفتە چارەسەر نەبوو من پێم وایە دەبێت بەرپرسانی هەرێم لێ ئێستاوە چارەسەر یان گرفتە بکەن و بیرێکەوە بکەنەوە خەمیەوە بخۆن نەک ئەو کاتێک کە کاتی دابشکردنی موچە هات و هیچ بڕەپارەیەک نەبوو ئینجاڵی وڵا هیچمان بەدەست نیای چی بکەین. بۆیە دەبێت لە ئێستاوە بیر لێ بکەینەوە کە بە دڵنیاییەوە هەرێم ئاعتیمادی زۆری لەسەر فرۆشتنی نەوت بووە و بەشی زۆری ئەو داهاتێک کە دەستی کەوتووە لەو پارەیە وەکە لە فرۆشتنی نەوت دەستی کەوتووە و ئێستا ئەمە ڕاگیراوە و تووشە تا ئێستا ڕێگە نادا بۆیە دەبێت بیر لە چارەسەرێک بکرێت. بەڵێ باشە کەواتە کاک شیروان چارەنووسی داهات و نەوتی هەرێم لە پراوی زیڕێکەوتنەکانی لایەنە سیاسیەکانی عێراق و هاوکات دەرەوە و هەرێمدا دەچێتە ژێر پرسیارێکی مەترسیدارەوە یاخود چی بەسەر دێت؟ یعنی لە دوڕیانێکدا ئایا هەرێم دەتوانێت خۆی لێ دەرباسکە یانەوەتە دووچاری گرفتی گەورەتر دەبێت چونکە وەکو باسم کرد گرفتەکە وازە ئێستا یعنی پێویستی بەوە نیە چاوەڕێ بکەین بزانین چی ڕوو دەدا ئەوەی کە هەیە ڕووی داوە ئەوە تا نەوت لە 20 ڕۆژ زیاترە هەناردە ناکرێت تورکیا ڕێگە نادا و تورکیا تقریبا ئەوەی کە ئاشکرا بۆ وەکو فشارێک بەکاردێنێ لەسەر عێراق تاوەکو عێراق لەو بڕەپارەیە کە داوای دەکا لانی کەم لەو 26 میلیارد دۆلارەی کە پێشتر داوای دەکرد تا 2010 لەوە دەستبەرداری ببێ یان لێ خۆش ببێ بۆیە ئەمە وەکو فشار بەکارهێناوە. یعنی وەکو باسم کردەوە 20 ڕۆژی نەوتی هەرێم بەڕێ نەکراوە ئەگەر 20 ڕۆژی تر بخایەنێ یان 10 ڕۆژی تر بخایەنێ واتە بڕەپارەیەکی یەکجار زۆر لەوەی کە هەرێم دەستی دەکەوت نامێنێ.
بۆیە ئەگەر ئەمە نەکرێ و حکوومەتی عراقیش چارەسەری ئەمە لەگەڵ هەرێم نەدۆزێتەوە بە دڵنیاییەوە هەرێم کەواتە ڕێکەوتی چی کردووە یعنی پێویستە ئەمە چارەسەر بکرێ گەرنا فعلەن هەموو ڕێکەوتنەکان و هەموو لێک تێگەیشتنەکان دەکەونە ژێر پرسیارەوە هیچ مانایەکیان نامێنێ ینی چونکە هەرێمش پێویستی بەو پارەیە هەیە و ناتوانێت کاروباری دارایی خۆ ببێ ئەوە بەڕێ بکەن. بەڵێ باشە کەواتە کاک شیروان لە بارودۆخێکی ئەو هادا پێویستە لایەنە سیاسیەکان چۆن هەنگاو بنێن بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە ئایا ڕێکەوتن لەگەڵ بەغداد دەکرێت ئەم گرفتە چارەسەر بکرێت بەغداد دەچێتە ژێرباری ئەوەی هەتا هەناردەی نەوتی هەرێم دەست پێ دەکات خەرجیەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان دابین بکات؟ یعنی دوجار بەرپرسانی باڵین دوجار فەرمانبەرانی هەرێم بەشکن لە فەرمانبەرانی حکوومەتی عراقی و بارودۆخێکی باش لە ڕێگایە لانی کەم دەکرێت اتفاقێکی وا بکرێ یعنی چارەسەرەکە بەم شێ بێ ئەگەر وەکو قەرزیش بێ وەکو چۆن 400 ملیارەکە بە قەرز هات وەکو قەرزیش بێت تا ئەو کاتێک کە پرۆژه یاسای موازنە دەستکاری دەکرێت و لە پەرلەمان تێدەپەڕێنرێت تا ئەو کاتی هەناردەی نەوتی هەرێم دەست بە ڕۆشتن دەکاتەوە یعنی دەبێ ئەمە چارەسەرێکی کاتی بۆ بدۆزرێتەوە من پێم وایە حکوومەتی عراقی یعنی لە ئێستادا هاوکار دەبێ و قابلی لێک تێگەیشتن چارەسەر ئەم بابەتە لەگەڵ حکوومەتی عراقی بەڵام وەکو باسم کرد دەبێ بە ژووی خەمی لێ بخورێ نەک لێگەڕین بۆ ئەو کاتێکە تەواو ناچار دەبین ئێنجا یعنی ئێستا واضح دەرکەوتووە گرفتێک هەیە ئەم گرفتە پێویستە بە زووترین کات چارەسەر بکەین. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ شیروان میرزا ئەندامی خولی پێشووی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق سپاس بۆ بەڕێستان.